کۆڕۆنا چیرۆکی من و چیرۆکی تۆ. هەرچەندە ئەم ڕۆژانە زۆرێکمان چاوەڕوانی کۆتایی هاتنی کەرەنتینە و ئاسایی بوونەوەی ژیانین، بەڵام ئایا بەڕاستی ژیان پێش کۆڕۆنا چ ژیانێک بوو؟ ڕاکە و هاواری شەقامەکان، پیسبوونی ڕووبار و سەیرانگاکان، مردن لە پێناو شتگەلێک کە دەتوانین بێ ئەوانیش بژین. لەبیرتانە بەر لە کۆڕۆنا شەقام و کافەکان جمەیان دەهات؟ لەبیرتانە گەنجان لە ناو دووکەڵی نێرگەلا غەرق بووبوون و دایک و باوک و خوشک و برایان لەبیر نەمابوو؟ لەبیرتانە ئەو ژنانەی شەوان بە دیار گەڕانەوەی هاوسەرەکانیان لە کافەکان، ئەو دایکانەی بە دیار گەڕانەوەی کوڕەکەی لە نادی شەوان بێدار دەمایەوە؟ لەبیرتانە هەمووان بۆ کار و قوتابخانە بەیانیەک و نیوەڕۆیەک نەبوو پێکەوە بین؟ لەبیرتانە خێزانەکان جەژنان و جەژنان پێکەوە کۆ دەبوونەوە؟ لەبیرتانە پێش کۆڕۆنا چۆن شەقامەکانمان کردبوویە هێڵی مەرگ بۆ خۆمان و بۆ ئەوانی تر؟ دەزانین پێش کۆڕۆنا ئەو هەموو پارەی لە جوانکاری، لە ڕازاندنەوەی ئۆتۆمبیلەکەت، لە گۆڕینی بەردەوامی جلوبەرگ، لە خواردن و خواردنەوەی ناتەندروست، ئەوە چ ژیانێک بوو؟ ئێستا دەتوانین ڕۆژانە نانی بەیانی و نیوەڕۆ و ئێوارە پێکەوە بین، پێکەوە تەماشای فیلمێک بکەین یان شۆیەکی تایبەت، کەمترین جلوبەرگ دەکڕین و زیاتر کات دەبەخشین بە خۆمان، بە دەوروبەرمان، بە منداڵەکانمان. لەسەر سفرە هەمووان بێ قەلەقی کارکردن دەتوانین ساتێکی خۆش بەسەر بەرین. بەڵام بە دڵنیاییەوە کۆڕۆنا کۆتایی دێت. ئایا دوای کۆڕۆنا دایکمان، خوشکەکانمان، هاوسەرەکانمان بەتەنیا لە ماڵ جێدەهێڵین؟ ئایا جارێکی تر ئەو هەموو پارەیە لە شتگەلی ناپێویست خەرج دەکەین، یان ئەمە دەکەینە دەرفەتێک تا زیاتر بە تەنگ خۆمان و خێزانەکانمان بە تەنگ ئەوانەی نانی پێویستیان نییە ڕۆژانە، بە تەنگ ئاژەڵەکانی سەرشەقام، بە تەنگ درەخت و ژینگە دەبین؟ کۆڕۆنا کۆتایی دێت تا زیاتر بە تەنگ خۆمان خێزانە